Tamam güzel taksiye gel. Araba nerede bu? Şu an geldi. Onu belki de sarıp garayı. Sen biliyorum gel sen gel. Allah. ماشي وسألك كيف بدي؟ دوربری ساعت سه بو لا گوندم بیانا پیمال خەریکی چالی نانوشتی بوون چون دەکەنە خەڵک بە باغداری و بە مەڕداری و بەوانە مەشغوڵن ئەو کۆتبووە ناو ئەو لێرەوە و ئێمەژ وەکو تیمی شارەوانی بناری قندیل ئاگادار کراینەوە و هاتین بە هەنانەوە خۆشبەختانە ئاگرەکەمان کۆنتترۆل کرد و کوژانمانەوە واللهی بەداخەوە تەنها هەندێک جەنگەڵشت سوتاوە پاوانشتی خەڵکی وڵا سوتا زەری پێگەیشت بەنا وەکو باغ و نەوەڵا خۆشبەختانە باخشتیوان نەسوتاوە تەنها داربەر و وەڵان زۆر سوتاوە Sarkopek ne bakar geldi ne? Razak.